کاک سیروان سەرەتا سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. دەمەوێت لەو پرسیارە و دەست پێ بکەم وەکو دەزانین لەم هەفتەیەدا باڵێۆزخانەی ئەمریکا ڕایگەیاند کە لەگەڵ تورکیا لە وتوێژدایە بۆ دانانی ناوچەیەکی پارێزراو لە سووریا. دەمەوێت بزانم وردەکاری لەسەر ئەم ناوچە پارێزراوە کوێیە، ینی بە دروستی کوێ ئەگرێتەوە ناوچە پارێزراوەکە، دیاری کراوە یان جارێنا؟ بەڕاستی تا ئێستا دیار نییە ئەو کۆریدۆر بە چ شێوە بێ. لێ تشتێ دیارە و کۆ ئەمریکا ئاوایکی سەرکەوتو شەڕی تورکیا لە دژی ئەم دەبەرە ڕاوەستاند. ئەم شتێکی زۆر باش بوو بەڕاستی، یانژی بە پاش خست. احتیمال هەیە شەڕ دروست ببە و احتیمال هەیە دروست نەبە. ینی تشتێکی زەلال تا ئێستا لەو بڕیاری تورکی ئەمریکی دیار نییە. لە شتی ئەو هەری باش ئەو کۆ ئێستا ینی ئاشتی بەردەوامە و هەوڵدانیش بۆ ئاشتێکە دەم و درێژ بەردەوام. باشە، تۆ پێت وایە بۆ ئەم بڕیارە ئەگەر جێبەجێ بکرێ کاردانەوەی کوردەکان لەوێ چیە بێت؟ هێزە کوردیەکان سەزی سەد ئەو بڕیارە کورد وێ پێشوازی بکەن ئەگەر هێزێن ناونەتەوی، هێزێن هەپەیمانیە ناونەتەوی ئەمریکا، بریتانیا، فەرەنسا و وڵاتانی دنیا ئەوروپا پێکەوە لەگەڵ تورکیا لێرە کاروبارێن هەبەش بکەن بە شێوەیەکی گۆ تزیان نەگهێ دەبەرێ، تزیان نەگهێ خەڵکێ دەبەرێ و ببێ دەبەرەکە ئارام دەستگەهێن گۆل دەبەرێ هاتنە ئاواکردن. ئەم دەستگەه بکاردن کاری خۆ بەردەوام بکەن. ئەم دەستگەهێن گۆگە بێتری 7 ساڵان لەبێ دەرێ خەباتە خۆ دکن بەردەوام بکەن. مەترسی لەسەر ئەو لە کاریە وڵاتیان لەبێ دەرێ نەبە. هەنگی تۆ پرسپێکتنە ینی گۆ ئەم چارەسەری ببێ چارەسەرێکش بۆ بەردەوامیە استقرارێ لە دەبەرێ و استقرارەکە مەزنتر بینە و بهێ لە خەلک بەگەرن وڵاتی خوا یەن گۆل هەرێما کوردستانی دژین، یەگۆل لە تورکیە یان ژ ئەوروپا دژین بێگۆ ڕاستی تە پرسکرێکا ببن سەدی سەد وێ گابن ئەرێنی بن و هێڤیامە ئەو گۆ ئەمریکا بکار بدوێ واریدە پشتگیریە هەبالبەندێ خۆ بکنیش بەرگۆ ینی ئەم هەبالبەندێن گۆ لەبێ دەرێ لەگەڵ ئەمریکا شەڕێ داعش شەڕێ مەزنترین ڕێخستنا تەرۆرێ لە جیهانێ کرد. مەترسیا داعشین هەیە وش بەروەیەکێ پێدویا ئەمریکا هەبالبەندێ لەسەر عەردێ هەیە و پێدویا هەبالبەندێ لەسەر عەردێژی بە ئەمریکا هەیە. باشە، زۆر لە شارەزایان پێیان وایە لەبەر ئەوەی خاڵەکانی ئەو خاڵانەی کە ڕاگەیەنراوە ڕوون نییە، تەنها سێ خاڵ ڕاگەیاندراوە کە ئەویش بەڕوونی ئاماژەی پێ نەکراوە کە ئەمە چۆنە. هەندێک لە شارەزایان پێیان وایە لەبەر ئەوەی هەڕەشەکانی تورکیا تا ئاهات زیادی ئەکرد ئەمریکا ئەم ڕێککەوتنە ئەکات تەنها بۆ هێوەرکردنەوەی با بڵین ڕەوشەکەی کە لەوێ هەیە، ئەمە شتێکی ڕژ نییە. باشە ئەگەر وا بێگە نێتە بواری جێبەجێکردنەوە تا چەندێک مەترسیەکان دووبارە ئەبنەوە؟ سەدی سەد تورکیا ینی ئێستا مەزنترین خەتەر لەسەر ڕۆژاوا و لەسەر دەبەرێن ڕۆژهەڵاتی فەرێد تورکیایە، نە ڕێژیمی سووریایە، نە ئیرانە، تورکیای بەڕاستی و هێڤیا ماوە گۆ ئەمریکا و هەڤڵبەندێن ئەمریکی بتوانن لەگەڵ تورکیا چارەسەریەکە دەم و درێژ پەیدا بکەن، پەیمانێکە ئاشتیە پەیدا بکەن ji ber jewendiya Kurdên Rojavayê ku danûstandinên baş li gel Tirkiye hebin û ji ber jewendiya Tirkiye jî ku danûstandinên baş li gel cîranên wê yên li Sûriye û tabetî bi Kurd hebin. Her du layan ditwanin sûd bigirin ji hevûdû sînoreke dûr û dirêj yanî li gel Tirkiye heye ve êsta ez nêzîkî sînorim teqrîben 1 kilometr wayê ez çiyayên li Bakurê Kurdistan li Tirkiye dibînim. yanî çarenivîsa me girêdayî bi hevûdû ji ber wê gerek hemû hewldan bêkirin çi ji aliyê Amerîkî ve Tirkî ve ji aliyê hêzên li bê derê li ser erdê ve hêzên Sûriya Demokrat ve û YPG ve بۆ چارەسەرێک پەیدا ببە بڕاستی تێ نەش بەرژەوەندیا کەسی گۆ شەر دروست ببێ. ئەگەر ئەمریکا بڕاستی درۆژێن بێ دە چارەسەریەکە ینی گشتی پەیدا نەکە خەتەرا شەر هەروێ بمینە بڕاستی. بەڵێ کاک سیروان، لەم دواییانەش لە ڕۆژاوە هێزەکان ڕایانگەیان کە خەریکی دامەزراندنی ئەنجومەنی لەشکری خۆجێیین. باشە، پێت وایە ئەم دامەزراندنی ئەم ئەنجومەنانە پەیوەندی بەم ڕەوشەوە هەبێت یان نا؟ سەدی سەد پرۆژەیەکە قەسەدێ هێزên Sûriya Demokrat û ئەمریکا هەیە ji bo deverê ji bo devera Rojhilatê Firêt ew encûmenên xwecihî yên leşkerî dest pêkirin hatin damezrandin. Lê ta êsta ji bo xelk ji bo welatî proje nezelale
بەر بکوی دەرێ بدچە ئەم دەبەر یعنی ئەم تەنێ بریارە دەبیزن چژالی قەسە دێبێت چژالی ئەمریکا بێت تەنێ ئەم بریارە دەبیزن لێ تا ئێستا نەقەسە دێ نە ئەمریکا نەکرد کەسی بەرێ خۆ نەدای وڵاتیان و جوان گوتی ئەمە پرۆژەی ئێمە ئەف پرۆژە ئەمەیە تشتێکی زەلالتونەی یعنی خەڵک تەنیا چاوەڕوانی دەنگ و باسن و بەداخەوە چارەنویسا خەلکەی لەبەر نەزەلالێت لێ هێویاما و گۆ کەسێن بەعاقل پڕ بوون لە دەبەرێ و لە ئەمریکا و تورکی بۆ بکاربن بێ چارەنویسا خەلکەی لەبێ دەرێ نەخن مەترسێدە و بکاربن بشێوەیەکی ئاشتیانە ژیانە خۆ بەردەوام باشە لەلایەن خەڵکەوە لەلایەن خەڵکی ئاسایەوە کاردانەوەی خەڵک لەسەر دامەزراندنی ئەو با بڵێن ئەنجومەنە لەشکری خۆجێیانە چییە؟ یعنی وەکو گۆ خەڵک نزانن پرۆژە چییە ئەم نزانش بەوەیەک بەڵام وەکو کە باسەکرێ یعنی هێزێکی خۆجێیی دابمەزرێ بۆ پاراستنی ناوچەکان لە با بڵێن لە خەڵکی ناوچەکان یعنی خەڵک ئەمە ئەوەی باسەکرێ ئەمەیە خەڵک لەسەر ئەمە ئەڵێ چی؟ سەدی سەد تشتێ حەری گرنگە و بۆ خەڵکێن دەبەرێ بتوانن دەبەرا خۆ بپارێزن ئەو یەک پێکتێ بەرێژی هەیە بەرێژی کەچوو خۆرتێن دەبەرێ باژارێ خۆت پارێزن و حتا چوون ڕقا و دێرێژی لێ پڕ باشە مەسەلەن ئەم لە شاری عامودێنە خەڵکی شاری عامود بتوانن شاری خۆ بپارێزن نە خەڵکی عەفرین بێن عامودێ یا خەڵکی عامودێ هەرن عەفرین ئەم تشتێکی نەباشە ji ber got taybetmendiya her şarekî heye tenê xelkê wî şarî dizanin ev taybetmendî çi ye çi yani pirsgirêk hene çi adet hene çi yani erf û teqalîd hene ji ber wê pir giring e got xelkên bajaran ew bin yek got bajarê xwe diparêzin û bajarê xwe birê bikin. بەڵێ ڕۆژنامەوان سیروان حاجی بەرکۆ بەڕێوەبەری گشتی ئارتا FM زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ دەنگی ئەمریکا